بردف که آک پارتی عمر چلیک آخفی چه گوت دوی اوت پراتیک ده ببینن که هزین سوریا دموکراتیک حسده لسر ترکیه تهدید چنوکه هر وها اشکره کر که دما حسده رکفتنا ده آدار بجی آنی و لسر ترکیه نبو گف نبو تهدید و دمه دکاره پارتیا که سیاسی آوا بکه و لسوری جی بکه و نوا سیاست و سیاست بکه bütün fesih ve silahları bırakmasıdır. دوی بالا خوان دانکن بالا مل سروی که کور خصنا ترور چکان داین او خاف صحبه که البته ام گوتنن بنیتا باش ان دوی مجاره در نوت دگرن ل دوی اف گوتن بجی بنود استا گوتن در نمینن جبر به دما کس کی گوت کو از لسر ترکی نگفم دوی ام به کریار و یکی ببینن دست نشانو پش راست بکن دما ما اف یک دیت پرسکرک نینه ل دوی درده چه دی بجم بوان روشان دی بجن دست کفتن کردان ل رخصنا ترور دست به سر ناوچین کرد و عرب و گروه دن ده گرتیه و اف یک به پشتوانی هزین بیانی کریه ریاوی اکی دیاره و کمارا ترکیه جیوی اکی قبول دکه دما کو پیمان ده آدار یا لگل حکومت سوریه هات بجیانین اف همان ده خواه جگف بونا لسر ترکیه درخینن و اوین کو بشتاری ترور نبونه ده بچنو لسوریه پارتیه که سیاسی آوا بکن به وی اکی جی ده حول بدن به آوه که چالاک به وی پارتیه سیاسی رولاوان آچالاک ده سیاست سوریه ده هبه نامو عبدالله ریوبر اوفیس روداوی لنیویورک لنتوین یک بوی جبردف که سکرتر گشتی نتوین یک بوی ستیفان دوجاریک پرسکر هونچاوا دکارن لگل باکور روجلات سوریه نیج نافچین ریوبری خسر به نافچین ریوبری را ببن آلی کار هون ریکفتنات نافبرا مظلوم عبدی فرماندار گشتی اسده و سروک سوری احمد الشرع دا چاوا دبینن دوجاریک برسوا نامو عبدالله تده دبیجه باکور روجلات سوری یک جوان دورین سوریه که هری زیده پیوستی آوی به آلیکاری هیا جبو وانجی وظیفه که سرکه دوجاری گوت که چارسری نتنه به آلیکاری مروی چید به لدوی گش پیدان آبوریجی لوی حریم پیکوره و اولکاری به بحث کرن برپرس یو این اشکره کر که ریکفتنا دنابر حسده و حکومت شامه ده گلکی گرینگه و همو آلیجی پابندی ناوروکا و ریکفتنه بن پیوسته سوپاس ستێفان دەواازە سنووریەکانی نێوان باکووری سووریا لە ژێردەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لەگەڵ عراق و تورکیا ماوەیەکە داخراون و دوێنێ بەرپرسێکی باڵای سووریا دانی بۆدانە کە دەواازەکان ناکرێنەوە تا و ناوچانە نەگەڕێنرێنەوە ژێردەسەڵاتی حکوومەتی سووریا ئەمە بۆتە هۆی ببوورە بەوە ئەوەتە بۆتە هۆی دروستبوونی گەماروەیەکی ئابووری کردداری لەسەرەوە بەشەی سووریا و بەلە بەچاوکردنی ئەو ڕاستیەی کە ئەوان ڕۆڵێکی زۆریەک لاکەرەوەیان دژی دەوڵەتی ئیسلامی بینی و هێشتا لە شەڕکردن دژی داعش بەردەوامن ئایا هەڵوێستی سکرتێری گشتی لەسەر ئەمە چییە؟ یاکوەز دکارم شتارە ببێژم ئەوە ئانگۆ من ئەو راپۆرن کوتە بەحسکردن نەدیتنە لیا کوژ بۆ مەزەلا لە ئەوە کو باکووری ڕۆژلاتی سووریە هەرتم ڕوبڕوویە یەک ژە ئاستن هەری بلندێن پێویستیان لە سووریە دبە ئەوژی پێشاتەیە کە سەرەکێش بۆ بەرسدانە مرۆڤی ئەم دخوازن هەوڵدانن زێدەتر ببیننش بۆ باشترکردنا ڕۆژەی لێ هەرێمێ لێ مژار نەتەنێ ئالیکاریە مرۆڤی و ژوێ دەرباز دبە لێبەلێ بێزکردنا ئەولەهی و بەژاندنە ئابووریە ژید نافخوا دەدگرە. My second question is also on Syria. پرسیاری دووەمیشم هەر لەسەر سووریا هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا گروپەکانی سەربەدی مەشت تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی هێرشی درۆن و موشک بۆ سەرپێکەکانیان لە دێرە زۆر ئەمەش لە کاتێکدا کە حکوومەتە نوێیەکە بە سەرۆکایەتی ئەحمەد الشەرع بە خێرایی دانپێدانانی نێودەوڵەتی وەدەسەهێنێت ئایا سکرتێری گشتیش نیگەرانیەکی نییە لەوەی لە کاتێکا کۆمەڵگای نێودەوڵەتی بەبێ مەرجی پێشوەختە دان بە حکوومەتە نوێیەکەدا دەنێن حکوومەت و هێزە هاوپەیمانەکانی هەست بە پشت ئەستوری بکەن تا هێرش بکەنە سەر هەسەدە و ئەمەش نمونەیەکە بۆ ئەوە. And this is one example of that. The issue of recognition is a bilateral issue. دەربارەی پرسا ناسکردنێ دەژی ئەو مژارەکە دووئالیە یاکو زەلالە ئەوە کو حکوومەت لە شامێ بەرپرسیاری هەیە دپاراستنا تەواهیا گەلێ خودە بێی گوهدانا نەتەوە ئۆل ئانژی تشتێکی دن ئەمێ دوی هەوڵدانێدا بە حکوومەت ئێرە بەردەوام بن لەسەر کار ئەز نزانم ڕێکەفتن هەبوون
ڕێکەفتن دناوبەرە هێزن سووریا دموکراتیک و حکوومەتێدا هاتنەکردن و گرینگە کو هەموو ئالی پێباوەر بن و پابند بن بۆوان ڕێکەفتنان ڕە. Between the SDF and the government, and it's important that everyone makes sure that those agreements are upheld. بنێرن نامۆ عەبدوڵڵا ڕێڤەبەرێ ئۆفیسە ڕووداوێ لە نۆیۆرکێ تا هەر پلاتفۆرمەکە ناودەوڵەتیدا لە نەتەوەینێک بووی پرسە ڕۆژەوەی کورسانی تینە سەرماسێ تینە ڕۆژەوی نامۆ بنێرن چ پرسکە پرسە ئێرشێن بە درۆنان ژە ئالیە چەکداران وا لەسەر هێزن سووریا دموکراتیک ئانی پێشیە بەرپرسێن UN و ئەمریکا هون دزانن بەری چەند ڕۆژان دو درۆنێن لە گوندەواری ڕقایە کەتبوونە دەستێ هەسەدێ ئەو خستە بوون شەروانە ئەو خستە بوون ئەو ئالیە داعشێڤە هاتبوونە ئاوێتن هەسەدێ گوت دەڤەرێن کوژی هاتبوون ئاوێتن یعنی ئەو درۆنجی دەرکەتبوون دبن کۆنترۆلە حکوومەتە سووریەدان ئەو دەڤەر وێ دەمێ هێزن سووریا دموکراتیک داخویانی گوت هەنێک جەکدارên ku di nava artêşa Sûriyê de ne alîkariya Daişê dikin yani li gel Daişê kar dikin. Di raporteke taybet de Namo Abdullah van babetên giring tîne ziman. پێشڤەچوونێکی مەترسیدار لە شەڕوانانی ڕۆژاوای کوردستانەوە هێزەکانی دیمەشق بە هێرشی درۆن بۆ سەر پێگەکانیان تۆمەتبار دەکەن. ڕۆژی یەکشەممە هێزەکانی سووریای دیموکرات گوتی هێرش کراوەتە سەرپێگەکانیان لە ناوچەی دێرە زۆر. تۆمەتی بەکارێنانی درۆن لەلایەن هێزی سەر بە دیمەشقەوە تۆمەتێکی جدیە و لەوەش گرنگتر نزیکەی 2 هەفتە دوای ڕووداوێکی گرنگ دێت کە لێرە لە نەتەوە یەکگرتوەکان لەبارەی سووریاوە ڕوویدا. ئەمریکا سەرپەرشتی ئەم هەوڵە دیپلۆماسیەی کرد پێش سەردانی شەرع بۆ کۆشکی سپی. وەکە سەرۆک ترامپ بەرێژی ئاماژە پێدا بوو نەها دەرفەتێک لە پێشیا سووریە هەیە کو مەزن ببە دەرخستنە ناوێ سەرۆک الشەرع و وەزیرê navxwe Xettab ji lîsteya cezayan ji bo peydakirina baştirîn derfetê ji bo gelê Sûriyê dibe alîkar. هیچ وڵاتێک دژی لابردنی سزاکان نەوەستایەوە و دەریخست چۆن سووریا بە خێرایی شەرعەتی نێودەوڵەتی وەدەسەهێنێت. واشنتن و یەکێتی ئەوروپا زۆربەی سزا ئابوووریەکانیان لەسەر دیمەشق هەڵگرتووە. ئەمڕۆ پرسیارێک دروست بووە کە ڕوودا و لە نەتەوە یەکگرتوەکان دەیوروژێنێت. ئایا پەیوەندیەک هەیە لە نێوان زیادبوونی شەرعەتی نێودەوڵەتی دیمەشق و هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر هەسەدا؟ Di derbarê pirsa danpêdanê de ew mijareke dualiye tişta ku zelal ew e ku berpirsiyariya parastina tevahiya gelê xwe dikeve ser milê hikûmeta Şamê bê li ber çavgirtina netewe ûl yan jî tişteke din. ڕۆژی دووشەمە ڕوودا و بە ئیمەیل پەیوەندی بە نوێنەراتی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان کرد لەبارەی هەوڵەکانی واشنتن بۆ زیادکردنی شەرعەتی نێودەوڵەتی بۆ دیمەشق و هێرشەکەی ئەم دوایەی سەرهەسەدا بەڵام هیچ وەڵامێکی وەرنەگرت. لە نەتەوە یەکگرتوەکان باڵیۆزی سووریا سەرقاڵی بەهێزکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتەکەیەتی لەگەڵ جیهان هەر بەهێزبوونێکی سووریا بە زیانی هەسەدا لە گفتوگۆکانی لەبارەی داهاتووی سووریا دەکرێت بشکێتەوە. گەوردنی خاڵی ناکۆکیان لەسەر ئاستی دەسەڵاتی حکوومەتی ناوەندیە. نامۆ عەبدوڵڵا ڕوودا و بارەگای سەرەکی نەتەوە یەکگرتوەکان لە شاری نیویۆرک.